هەڵامەت و ئەنفلۆنزا بڵاوترین نەخۆشین لە جیهاندا. زیاتر لە 200,000 کەسیش بەهۆی ئاڵۆزکاریەکانی هەڵامەت و ئەنفلۆنزاوە لە نەخۆشخانە دەخەوێنرێن و ساڵانە نزیکەی 25,000 کەسیش هەر بەو نەخۆشیە گیان لەدەست دەدەن. هەڵامەت و ئەنفلۆنزا بەهۆی ڤایرۆسەوە ڕوودەدەن و نیشانەکانیشیان لە یەکەوە نزیکن. بەگشتی ئەنفلۆنزا سەختتر و مەترسیدارترە بە بەراورد بە هەڵامەتی ئاسایی. بەپێی داتاکانی ناوەندی توێژینەوەی ئەمریکی تایبەت بە نەخۆشیە گواستراوەکان، کەسێکی ئاسایی ساڵانە 2 بۆ 3 جار تووشی هەڵامەت دەبێ و لە زۆربەی حاڵەتەکانیشدا هۆکارەکە ڤایرۆسێکە بە ناوی ڕاینۆڤایرۆس. نیشانەکانی هەڵامەت بریتین لە ئاوهاتن لە لووت، هەوکردنی قوڕک، کۆکە و پژما، ئاوهاتن لە چاو، سەرئێشە و لەشدا هێزران. بەگشتی پێویست ناکات بۆ چارەسەری هەڵامەت سەردانی پزیشک بکرێ، چونکە ماوەی مانەوەکەی 3 بۆ 7 ڕۆژ دەخایەنێت و نامێنێت. ئەنفلۆنزا چییە؟ دیارترین نیشانەی ئەنفلۆنزا بەرزبوونەی پلەی گەرمی لەشە بۆ سەروی 37.7 سیلیزی و سەرئێشە و ئازاری گشتی جەستە، ڕەشانەوە و هێڵنج و هەندێک جار سکچوون، ئازاری قوڕگ و کۆکە، لەشدا هێزران و هەستکردن بە ماندوێتی، لەرس، لووتگیران یان ئاوهاتن لە لووت. ئەنفلۆنزا نەخۆشیەکی ڤایرۆسیە نەک بەکتریایی. بۆ ئەوەی دەرمانی دژە ڤایرۆس کاریگەری خوازراوی هەبێ، دەبێ هەرزوو بە کەسەکە بدرێت لە سەرەتای دەرکەوتنی نیشانەکانی نەخۆشیەکە. ئەنفلۆنزا مەترسیدارە بۆ منداڵانی خوار تەمەن 2 ساڵ و کەسانی سەر و تەمەن 65 ساڵ، خانمانی دووگیان، ئەو کەسانەی ڕەبۆیان هەیە، توشبوانی شەکرە، ئەوانەی نەخۆشی دڵیان هەیە، ئەو کەسانەی زۆر قەڵەون، هەروەها ئەو کەسانەی شێرپەنجە یاخود ئایدزیان هەیە. ساڵانەش نزیکەی 25,000 کەس بەهۆی نەخۆشی ئەنفلۆنزاوە گیان لەدەست دەدەن.